ئەمە لەکوێ لە دنیای لیبراڵە لە فەڕەنسایە کە شۆڕشی کۆمونەی بخۆیەوە بینە شۆڕشی گەورەی مەسەلەن فەڕەنسای بخۆ بینە پێش شۆڕشی کۆمۆن ئەوانە ئەمە لە دڵی ئەم دنیاە مەسەلەن ئەمە معاملەی پۆلیسی دنیای دیموکراسی لەگەڵ ئەو بزوتنەوەی اعتراضیانەی کە تا حدە دەچنە پێشەوە کە سەباتی سەرمایە ئارامی سەرمایە نەخەر دەسەڵاتەکەی بکشتی بەس ئارامی سەرمایە ئەوانە بخەنە خەتەرەوە بەڵێ ئەو کاتە هەموو قسانەی کە لەسەر ئازادی ئەکرێ لەسەر مەسەلەن مافی مرۆڤ و ئەو شتان ئەکرێ بایگانی ئەکرێ و هەڵەپەسێردرێ و ئەوەی کە قساکات دەوڵەتە بۆ معنایە بە معنا سەرکوتگەرەکەی دەوڵەت بە معنای سجن بە معنای زیندانیکردن بە معنای تەقەکردن بە معنای کوشتن بە معنای ڕاوەدونان بە معنای دەمداخستن بە معنای سانسۆرکردن بە هەموو معناکانی بۆی دەوڵەت لێرە دەوری دەردەکەوێت کە ئەرکی چێ و کاری چێ بۆیە بۆ معنایە ئازادی تەواوی بەشەر لە چوارچێوەی نظامی سەرمایەداریە لە چوارچێوەی پەیوەندیەکانی سەرمایە لە چوارچێوەی نظامی کاری بە سیستەمی کۆیلاتی کاری بەکرێدا تقریبا خەیاڵە